چوار ئاسمانگەڕی نوێ ڕۆژی یەکشەممە گەیشتە ویزگەی واڵایی نێودەوڵەتی. یاسەمین مقبیلی ئاسمانگەڕێکی ناسا لەگەڵ تیمێکدا کە بریتی بوون لە دەنیمارکێک و ژاپۆنیەک و رووساییەک گەیشتە ویزگەی واڵایی ئاسمان. دایک و باوکی یاسەمین مقبیلی لە کاتی شۆڕشی ئێراندا و لە ساڵی 1970دا لە ئێران هەڵهاتوون، لە ئەڵمانیا لەدایک بووە و لە لۆنگ ئایلند لە نیویۆرک گەورە بووە، چۆتە نێو هێزی دەریایی ئەمریکاوە و لە ئەفغانستان فڕۆکەوانی هەلیکۆپتەری هێرشبەر بووە. ئەو کەسەی کە بۆ یەکەم جار گەشتی بۆشایی ئاسمان دەکات هیوادارە نیشانی کچانی ئێران بدات کە ئەوانیش دەتوانن ئامانجی باڵایان هەبێت. پێش گەشتەکەی گوتی باوەڕبوون بەخۆت بەڕاستی شتێکی بەهێزە. بەڕاستی مای خۆشحاڵیە کە لە کۆتاییدا بتوانم بچمە واڵایی ئاسمان و ڕۆژانە تاقیکردنەوەی زانستی نوێ ئەنجام بدەین و زۆر بەجۆشەوە خۆشحاڵم لەمەڕ لایەنی توێژینەوە مرۆیەکە و ئەوەیە کێمە بەشێک دەبین لەو تاقیکردنەوەیە. یاسەمین مقبیلی فڕۆکەوانی هێزی مارێنزی ئەمریکیە کە وەک فەرماندە کار دەکات لەگەڵ ئەندریاز مۆگەنس لە ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەوروپا و ساتۆشی فۆرۆکاوای ژاپۆنی و کۆنستانتین بۆریسۆف تێکرا لەم ئەرکی گەشتە شەژمانجەدا بەشدارن. ئەمە یەکەم گەشتی واڵایی ئەمریکایە کە هەر کەسە و نوێنەرایەتی وڵاتانێکی جیاواز دەکەن. هەتا ئێستا ناسا هەمیشە 2 یان 3 کورسی خۆی لە گەشتەکانی واڵایی سپیس ئێکسی خۆیدا جێگیر کردبوو. بەرپرسان دەڵێن بەهۆی ڕێکەوتنێکەوە ئەم ئەرکە جێبەجێکرا. تەنانەت لە کاتی شەڕەکانیشدا واڵایی ئاسمان بوارێکە کە هەمووان لەسەری ڕێک دەکەون لەبەرەوەی واڵایی ئاسمان ژینگەیەکی گونجاوە بۆ هەمووان. هەموومان قسەمان هەیە لەو بارەیەوە و پێویستە بە هاوکاری بەشداری بکەین لەوەی کە چی لە خولگەکەدا ڕوودەدات. ناسا ڕای دەگەێنێت ئەو 4 کەسە پلانیان هەیە بۆ ماوەی 6 مانگی داهاتوو لە ویزگەی نێودەوڵەتی واڵایی ئاسماندا بمێننەوە. کەشتی واڵایی دراگن کە سەر بە ناسا و سپیس ئێکسە ڕۆژی شەمە ڕەوانەی واڵایی ئاسمان کرا و 4 ئاسمانگەڕی گواستەوە بۆ ویزگەی نێودەوڵەتی واڵایی. کەشتی ئاسمانی دراگۆن کە لەلایەن موشکێکی فالکۆن 9 ڕەوانەی واڵایی دەکرێت لە سەکۆی هەڵدانی ئەیسینۆ لە سەنتەری بۆشایی ئاسمانی کەنەدی ناسا لە فلۆریدا بەرەو واڵایی ڕەوانەکرا. هاوکات نزیکەی 10,000 کەس بۆ بینینی ئامادە بوون. ئێستا کاتێکی زۆر دڵخۆش ئامێزە بۆ فڕینی بەرەو واڵایی ئاسمان. پێم وایە ئەوەی دەیبینیت ئەوەیە لە 5 بۆ 10 ساڵی داهاتوودا بڕی سەرکەوتنەکان و زیادبوونی تواناکان زیاتر خێراتر دەبن لەگەڵ پێشکەوتنەکانماندا. ئامانج لەم گەشتە لێتێگەشتنە کە ئایا وردەزینەوەران دەتوانن لە بۆشایی ئاسماندا بژین و زاو و زێ بکەنەوە. تاقیکردنەوەیکی دیکە ئامانجی هەڵسەنگاندنی جیاوازیە فیزۆلۆژیەکانی نێوان خەوتن لەسەر زەوی و بۆشایی ئاسمان دەبێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.